بسەدەما وان بویارێن دەچەند مەهێن بوریدە لە هەولێر دهۆک و کەرکووکێ ڕوودان و پێک هاتن ji şewtandina çendîn bazar û qeyserî û kûgehan nêzîkî 300 milyon dolar ziyan ber aboriya Herêma Kurdistan û Iraqê ketiye. Miqdat Mîrî berdevkê Wezareta Navxweya Iraqê got grupeka diyarkirî bi armanc û bi planeka hor ya darêştî bûnete sedema helbûna wî agirî û di encam da ziyana bi milyonan dolaran bi aboriya Kurdistan û Iraqê ketiye. Ew tekez diket ku ji bilî ji wê armanca ku şewtandina bazaran ziyan gehandiye bi Herêma Kurdistan û Iraqê hevdem berjewendiyên welatekê din jî kirine armanc. بالتالي هم سببوا يعني استهداف لاقتصاد كامل في 3 محافظات. ئامانجی ئەو گروپە لە سوتاندنی بازارەکان زیانگەیاندن بۆ بە ئابووری 3 پارێزگای عێراق کە کۆی زیانەکە بە ملیۆنان دۆلار دەخەمڵێنرێت و لێدان بووە لە بەرژەوەندیەکانی یەکێک لە وڵاتان کە نەیاری ئەو گروپە تیرۆریستیان. هاوکات بووەتە هۆی تێکدانی ئارامی و سەقامگیری لە هەولێر و دهۆک و کەرکووک. ڕووداوەکانی سوتاندن بە نزیکەی 300 ملیۆن دۆلار زیانی ئابووریان هەبووە. ئەمە vê pirsê zêdetir got û bêj bikin bi mêvandariya serokê odeya bazirganiya Hewlêrê Rêzdar Geylan Hacî Seîd. Kak Geylan dem baş û spas bi amadebûna we van bûyeran bi taybet piştî ku encamên wê eşkere bûyn. Heta niha çi qas karîgeriya wê li ser tevgera bazirganî hebûye di demekê de ku zêdetir pişt bi berhemên welatan têgirêdan û dilêkûlînana derketê ku armancên welatan jî hatiye mebestkirin. Bele. Sereta zor spastan dikim. Spas li bo rexsandinî ew derfeta bi taybetî ke li rojekî we ئەوەی کە ڕاگەیاندرا لە بۆ سوتاندنی ئەو بازاڕانەی کە لە شاری هەولێر و شارەکانی تر ئەنجام درابوو بەداخەوە هەروەکو دەزانن سەقامگیری هۆکارێکی هەرە سەرەکیە لە هەر وڵاتێک یاخود لە هەر شارێک بۆ جوولەی بازرگانی و هەروەها بۆ پەرەپێشبردننی ئابووری. ئەوەی جێی خۆشحاڵیە لە هەرێمی کوردستان سەقامگیریەکی تەواو هەیە لە بۆ ئەوەی کە جوولەی بازرگانی بەهێز بکرێەوە ئابووری بەرەو پێش ببرێەوە بتواندرێ ئێمە وەکو ژووری بازرگانی پەیوەندیەکانمان بەهێز بکەین لەگەر ئەو وڵاتانەی کە کاریگەریان هەیە لەسەر ئابووری عێراق و هەرێمی کوردستان بە تایبەتی. زۆر بەداخەوە لە ماوەی ڕابردوودا چەند شوێنێکی شاری هەولێر کرانە ئامانج بۆ ئاگر تێبەردان و بۆ هۆی سووتانی کۆمەڵە دوکانێکی زۆر و بۆ هۆی سووتانی کۆنترین بازار کە بازاڕی قەیسەری هەولێر بوو کە بەداخەوە ئەو بازاڕە چ لە ڕووی کەلتوری و لە ڕووی کۆنی بازاڕەکە و هەروەها وەک شوێنێکی گەشتیاریش کە خەڵک سەردانی دەکرد تووشی زەرەر و زیانێکی یەکجار زۆر بوو لە ڕووی ئابوووریەوە واجگەلەوە بەهشتر بازاڕی لەنگەوە چەند شوێنێکی دیکا بەداخەوە ئەوانە هۆکاری وابوون کە زەرەر و زیان لە بازرگانان و لە خاوەنکاران بکەوێ و ئێمە لە نزیکەوە ئاگداری ڕەوشی ئەو بازرگانە نەبووین بەداخەوە ئەو جۆرە هەڵسو و کەوتانایە خود ئەو جۆرە ڕەفتارانە کە لە هەر کەس و لایەنێک ڕوو بدا دەبێتە هۆی بشێوی و لێدانی ئابووری لە بۆ ئەو خەڵکو و کاسبکارەی کە لەو شوێنانەدا کەسابەت و بازرگانی دەکەن. بێگومان ئێمە وەکو ژووری بازرگانی پیشسازی هەولێر ئیدانەیەکی توندی ئەو جۆرە کارانە دەکەین کە بەداخەوە ئەو ڕۆبیستمان کە بە شێوەیەک ئەو کارانە ئەنجام دراوە و هەوڵ دەدەین کە لەگەر بازرگانان و خاوەنکارانی خۆمان لەسەر هێڵبین بۆی بتوانین شوێنەکە بگەڕێتەوە دۆخی جاران و بازرگانی بەردەوام بێ و گومانم لەوەدانە کە دۆخی هەرێمی کوردستان و بازاڕی ئابووری بەو کارانە بشێوێ بە یەکجاری یاخود تێک بچێ بەڵکو بازرگانی ئێمە لەوە وریاترن و دڵنیاترن کە دەتوانن بازرگانیەکەیان
بکەنەوە دووبارە و بازارەکە بنیاد بندرێتەوە و دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستانیش دەکەین کە لە چەند ڕۆژی ڕابردوو ئەو بازارە بە بەڵێندەران سپێردرا بۆ نوێژەنکردنەوە و هەروەها بۆ ئەوەی کە کاسبکاران بە زووترین کات بگەڕێنەوە سەر کار و کاسبی خۆیان و بازاڕی خۆیان. بەرکەوتنی ڕاستەوخۆتان هەیە لەگەڵ بازرگانان بەهۆی ئەو ڕووداوانەوە چ کاریگەریەک لەسەر جموجوڵ لەسەر هاوردەکردن هەبووە چونکە بەشێکی ئەو ڕووداوانەکە گەورن تاوەکو ئێستا هۆکارن بۆ ئەوەی بەشێکی بازارەکان ڕاوەستا بن قەپاتن پێویستیان بە نوژانکردنەوەیە کە نوژان دەکرێنەوە. بێگومان کاریگەری لەسەر هاوردەکردنی ئەو کاڵایانە هەیە کە لە وڵاتان هاوردە دەکرێت لە بۆ هەرێمی کوردستان و بە هەمان شێوە کاریگەری لەسەر ئابووری ئەو وڵاتانەش دروست دەکا کە ئێمە بازرگانی و ئاڵوگۆڕی بازرگانیمان لەگەڵیان هەیە لەوانەیە ئەوانەش یەکێک لەو هۆکارانە بن بەڕاستی چون ئێمە ئەو بازرگانانەی کە ئێستا لە کاریان لەدەستداوە یاخود دوکانەکەیان لەدەستداوە یاخودەوە فترەیەکی باشە ناتوان کار بکەن بێگومان ناتوانن کاڵاش هاوردە بکەن لەو وڵاتانی کە پێشتر لیان هاوردە دەکرێت بۆیە ئەوە کاریگەریەکی خراپی لەسەر ئابووری ئەو وڵاتەش دەبێت کە پێشتر کاڵای لێ هاوردە دەکرا بێگومان ئێستا بازرگانانی ئێمە بەشێکی زۆریان کە تووشی ئەو کارە ساتە بوونە ناتوانن بازرگانی بکەن و ئاڵوگۆڕی بازرگانی بدەن خۆیانیش هاتوونەتە سەرهێلیان دێنە سەرهێل گومان لەوەدانە کە ئەو کارانەکە دەکرێت جگە لەوەی زەرەر و زیان بە بازرگانان و ئابووری هەرێمی کوردستان دەگەێنێ بەڵام لە هەمان کاتدا زەرەر و زیان بە ئابووری وڵاتانی دیکەش دەگەێنێ کە بەرژەوەندی هاوبەش و بازرگانی هاوبەشیان بە بەردەوام لەگەر ئێمە هەیە و پێم وایە لەوانەیە کرانە ئامانزی ئەو شوێنانە زیاتر ئەوە بێ کە کاریگەری لەسەر ئابووری ئەو وڵاتانە دروست بکە و ئێمە بێگومان کاریگەری لەسەر ئابووری ئێمەش دروست دەکاوە لەسەر بازرگانان بەڵام بە هەمان شێوە لەسەر ئابووری ئەو وڵاتەش دروست دەکا کە ئێمە ئاڵوگۆڕی بازرگانێکی زۆرمان لەگەری هەیە و ئاڵوگۆڕی بازرگانێکە بەردەوامە بەڵام بێگومان نسبەکە کەم دەبێتەوە و دێتە خوارێ لەبەرەوەی ئەو بازرگانانە ئێستا ناتوانن بە ژمارە دەتوانین باسی ئەو نزبانە بکەین هیچ ژمارە لەبەردەستی ئێوە هەنە دووە ژمارەکان بن سابرات بە هاوردەکردن ینی خۆت دەزانی ئێمە ئەوەی کە ئەو ئامارەی کە لە بەردەستی ئێمە بوو زیاتر لە 270 دوکان تەنها لە بازاری قەیسەری سوتاوە ئەوانە لە کارکەوتن و ناتوانن بازرگانی بکەن ئەو بازرگانانە ئەگەر بۆ نمونە ئێمە وا حساب بکەین هەر بازرگانێک لە مانجێکدا یەک کۆنتێنەر هاوردە بکات بۆ نمونە ئەوە دەبێتە 270 کۆنتێنەر کە لە مانجێکدا هاوردەکە لەوانەیە نرخەکان زیابێن و ڕێژەکەش زیابی لە دوکانێک بۆ دوکانێکی تر لەوانەیە دوکان هەبێ یاخود بازرگان هەبێ مانگانە 20 کۆنتێنەری هێنابێ یاخود زیاتریشی هێنابێ بۆیە ئەو ژمارەیەکی کەم نییە کە کاریگەری ڕۆژانەی دەکەوێتە سەر ئابووری ئەو وڵاتێک کە کاڵای لێ هاوردە دەکرات. کاک گەیلان ئێوە وەکو ژووری بازرگانی هەولێر و ئەندامەکانتان هیچ سکاڵایەک تومار دەکەن بە تایبەت دوای ئەوەی لە ئەنجامەکانی لێکڕینەوەکان دەرکەوت کە هەندێک لایەن پشت ئەم بووە ڕووداوانەدەن. ئێمە ڕۆژانە لەگەر ئەو بازرگانانەی بازاری قەیسەری بە تایبەتی چەندین جار کۆبنەوەمان لەگەڵ کردوونە و لەگەڵیان دانیشتوین و هاوکاریمان کردوون تا ئەندازەیەک و توانیمانە هەندێک ئەرچی بچووک وەکو ژووری بازرگانی بگرینە ئەستۆ وەکو پاکردنەوە شوشتن لە بازارەکە و لە هەمان کاتدا ئێمە چەندین جار سەردانمان کردوونە بێگومان ئەوانیش سەردانی ئێمەیان دەکرد و چاوەڕوانی ئەو نەتیجەیە بوون بەڕاستی زۆربەی زۆریان سکاڵیان ئەوە بووکە ئایا بۆ ئەو نەتیجەیە لە ڕاگەیاندنەکان باز ناکرێ چ دەستێک لە پێش ئەو ئاگرکەوتنەوەنە بووە گومانم لەوەدانە کە لە ڕۆژانی داهاتوو بۆ ئەوەی کە هەڵوێستی خۆیان دەرببڕن سەردانی ژووری بازرگانی دەکەن و ئێمەش وەکو ژووری بازرگانی ئەرچی ئێمەیە پاڵپشتی تەواوی ئەو بازرگانانە بکەن بۆ هەر داواکاریەکی کە هەیان بێ ئێمە لەگەڵیانین و پاڵپشتیان لێ دەکەین.
گەلک سپاس ڕێزدار گەیلان حاجی سعید سەرروکی ژوورە بازرگانیە هەولێرە ji Hewlêrê li gel me bûy dem baş.